ڕاگەاندراوێک لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بۆ ڕایگەشتی لە ماوەی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەاندنەکاندا کۆمەڵێک زانیاری لەبارەی گروپێک لەژێر ناوی CTS بەسەرپەرشتی کەسێک بە ناوی گۆڤەن بڵاوکرانەوە کە کاریان بریتی بووە لە دروستکردنی تۆڕی بەرفراوان و مەترسیدار لە فەزای ئەنتەرنێت بۆ هەڵخەڵەتاندنی کچ و کوڕ و گەنجەکانی شارەکانی هەرێمی کوردستان بەمەبەستی بەدەستێنانی وێنە و ڤیدیۆی ئابڕوبەر و نهێنیە تاکە کەسیەکانی خەڵکو و بڵاوکردنەوەیان ئامانجی ئەو گروپە وەرگرتنی پارە و باج و ناچارکردنی گەنجان بووە بۆ ئەنجامدانی کاری نەشیاو لە ڕێگەی گوشارهێنان و هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆکانیان ناچەند ڕێگەم کە پێم دووبارە کرێ کە پەیامێکی بۆ بنێرە پەیامەکەم بۆ دوای نزیک 20 ڕۆژ CTS تەلەفۆنی بۆ کردم لە سناپ بە منی گوت مەلەفی توم لەکنە مەرجی دامە سێ مەرج دام یەک لە مەرجەکان ئەو بوو کە ڤیدیۆیەک لە کوڕەکانی بۆ بنێرم ناوی بەنام دومیان گوتە من ئەبێ ڤیدیۆیەکی تەنازوت بکەی بەڵێم فلان ئەوەتی کردووە و سێمیان مدەی مانگێکی دامێنی دەبێت لەو مانگەدانی کوردستان بچمەکەی ئاستر پێشتر ئەدمینی CTS بۆ ڕسمی کچان هاکردەوە لە گروپەکەی ڕسمی کچان دادەنرا ئەوش دەبوو مشتێ لە بڵیان چۆن کچەکە تێزدا خۆی کوشتیان لەوێندەر قسەمانە کردە ئەو شتانە و هەڕەشیانە چەند کچی کردیان و دەیانێت بەهۆی مەسەلەن کچێکی کە مەلەفی کچێکیانێکنە بەهۆی ئەو کچە وەکی زەنجیرێکی بگەنە چەند کچێکی دیکە ئەو کوڕە هەر دەستا عالەمی تادید دەکرد دەیگوت مەسەلەن لۆ نمونەی ناوەشتێنم ئەحمەد ئەمە ڤیدیۆی شتوم لەکنا لەگەر کچەکی ئەگەر ڤیدیۆیەک لۆ نەکەی ئەوە لێت براو دەکەمەوە دەکەمە عیبرەت ناو عالەمی فەقیری ئەحمەدیش لە بەحوکمی ئەوەی لەبەرەوەی لە عائیلەکەی خۆی عائیلەکەی دیارە و لە بەداک و بابی ئەو شتانە لێ براونەتەوە لەگەر کچەکی یاخود ماچی دەکا یا تەشتەکە فەقیری هەر دەستا و ڤیدیۆی لۆ دەکرد دوای هەر دەستا وازە ئەحمەدەی نەدەینا مەسەلا دەیگوت ئەحمەد بڕۆ مەلەفی عەلی برادەکەم لۆ بینە وەڵحاصل لەو قسانە کابرا لوێنێ دەکرد ئەو ئەحمەدە لوێنێ دەکرد هەر دەستا ڤیدیۆیەکی ئەحمەدی براو دەکردەوە یاخود دەیگوت 50 وەرەقەم لۆ بنێرە یاخود 20 وەرەقە ئەوانەی کە من جێم لێ بووە ئەوەندەم لۆ بنێرە ئەگەر نا لێت بڵاو دەکەمەوە لێرەدا هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان ئاگادار دەکەینەوە کە بە هەوڵ و شەونخۆنی تیمەکانی ئەنجومەنی ئاسایش و بە هاوکاری وەزارەتی ناوخۆ دوای بەدواداچوونێکی ورد و دوور و درێژ تواندرا سەرچاوە و ناسنامەی سەرجەم ئەندامانی ئەو تۆڕە مەترسیدارە ئاشکرا بکرێن و دەستگیر بکرێن کە دانیان بە تاوان و کارە نەشیاوەکانیان ناوە هەروەها لە کاتی دەستگیرکردنی ئەو تاوانبارانە دەست بەسەر بەڵگە و وێنە و ڤیدیۆی جۆرا و جۆردا گیراوە کە سەلمێنەری تاوانەکانیانە لێرەدا بۆ دەرخستنی زیاتری ڕاستیەکان بۆ خەڵک و دڵنیاکردنەوەی هاوڵاتیان ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بڕیاریدا بەشێک لە دانپێدانان و گوتەی ئەوانە بڵاو بکاتەوە کە ئاشکرا کراون و دەستگیر کراون و بە جۆرێک لە جۆرەکان دەستیان لە تاوانەکانی ئەم گروپەدا هەبووە یانیش قوربانی کارە قێزەونەکانی ئەو گروپە بوونە ئەمن لەدایک بووی 26/1997 لە ڕێکەوتی 16/8/2021 گیرام بە هۆکاری ئەوەی کە ئادمین بووم لە گروپێک پێیجی CTS کە خاوەنەکەی گۆڤەند بوو چەند ئادمینێکی هەبوو لە گروپ چاپەکەی هەیەک لەوانە ئەمن بووم کە بە ناوی لیۆلی بوو کاسپەر بوو شعبان و ئەلێکسیش بوو شعبان و ئەلێکسیش ئەگەر غەڵەت نەبم ئەوەندەی بێزانم هەر بەخۆی بوو یەک کەس بوو ئەو پێیجە مەلەفی خەرچی براو دەکردەوە با بڵێن ڕسم و ڤیدیۆ خەرچی لە دەرا دەکردەوە ئەمنیش کە وەکو ئادمین بووم لێنە دەبوو ڕسم و ڤیدیۆ ئەوانەی کە لە بۆم دات دەمدا گۆڤەندی بەنسبە هەنی بەوەی کە من عەقڵم لێگیروا بمزانی بە کابرا زۆر پێم نەگەیشت ئەو وێنە و ڤیدیۆیانەی کە من دەمنات لە بۆ گۆڤەندی یا کاسپەری ئەوە دەستا بە بەکارهێنانی بیدایەتی بەس بە ڕسم دانانەچی ئاگادار دەکردەوە کە نامەچی لە بۆ بنێریتن
دوایی ئەگەر ئەو شخصی کە وێنەکەی براوبووە پابند نەبوو بە بۆ شتانی کە گۆڤن داوای لێ دەکرد ئیدی لەوانەیە ڤیدیۆ داواکردنی ڤیدیۆ بایان هەر تەڵەبیاتێکی بە خۆی کە هەیبات لەوانەیە ڕاست هەردەستە بە بڵاوکردنەوە نەخەکەن. لە کاتی دەستگیرکردنی یەکێک لە تاوانباران کە ئەدمینی گروپی CTS بووە دەست بەسەر مۆبایل و کەلوپەلە ئەلکترۆنیەکانی داگیرا کە هەزاران ڤیدیۆ وێنەی نەشیاوی هاوڵاتیانی تێدا بووە. تاوانبار باز لە چۆنێتی بەدەستهێنان و بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی نەشیاوی هاوڵاتیان دەکات. کە لە ڕێکەوتی 16 کە من گیرا کە لەلا مۆبایلەکەم بە نزیکەی بە ڕسم و ڤیدیۆ نزیکی 10,000 ڕسم و ڤیدیۆ تێدا بوو بە هەردووچی بە نزبەی کە ئەمن نردبووم لە بۆ گۆڤەندی لە 10 تا 20 ڤیدیۆ ڕسم بووە بەش ئەو شێوازەیە کە لە بۆ منیان دەنا ئەو کاتێکا من ئادەمین بووم لە ناو گروپ چاتەکەی چونکە یوزەری منیش دیار بوو ئیدی خەڵک لێرە دەرەوە نامان لە بۆ من دەنان ڕسم و ڤیدیۆکان لە بۆ من دەنا دی ئەمنیش بەبێەوەی کە ئادەمین بوو و گۆڤەندیش پێی گوتم کە دەبی لە بۆی بنێرم بە نزبەی 10 تا 20 لە بۆی منە. لە داهێنی ساڵی 1995 تەمەنم 25 ساڵە لە ڕۆژی 19 ساڵی 2021 بەجی پیامە بە بوونانیەوەی کە من دەستمان لەگەر کەسێکی بەناوی گۆڤەندی کە کەناڵێکی هەیە ڕسمی ڕووتی ئاپرەتان پۆز دەکەم ڕسمی ڕووتی پیاوان پۆز دەکەم یەک لەو تۆمەتانەی کە ڕوبەڕوو من کراکەوت کە عەلەساس من حەواڵە بۆ دەکەم و خۆی خۆش تەردیدی کردیمە لە ئاخرەکەیدا خەرچی زۆر تاریک دەکرد داخلی خەرچی زۆر دەکرد و ئێمەش کۆمەڵک کەس بووین پێمان ناخۆش بوو بەزیتر ئەوە کارەکە خرازایە شتەکە کە سەڕای گشتی و خەڵکی ژاگەدارە. من ناوم دانیشتووی شاری ئەولێرەم پێش 6-7 مانگ بەشداری و کلاپاس و بەرنامەی تەلەگرامم کرد بە ئەوەی بۆنێ کە بەرنامەی CTS تێدا بوو ڕسمی خەڵک بڵاو دەکراوە ئەو پەیجە ساعات پەیجی گۆڤەند CTS بوو چکە بە تەهدید هەموو شتێک کە بەو خەڵکەی دەکات دەچی دەڵێ ئەوم بۆ بنێرە ئەوم بۆ بنێرە زۆر شتی بۆ خەڵکەی کرد زۆر شتی تێویدا کە چار وێنەمدەری ناو CTSەوە بڵاو کرابەوە ئەو چاڵێنێش کە کردبوون کە ئەوە بوو کە ڕەشانم لێکە گوتم ئەگەر واز نینن من دێمە لای بابتان ئەم وێنانە بە بابتان پیشان بکەم. ناوم لە تەمەنم 21 ساڵە مالیت 1999 لە مانجی هەشگیرام لەسەر گروپی CTS لە گەنجانتایم لە گروپی گەنجانتایم جێی چات و شتانە بوو لەوێندا جارە کرامە ئادمین ئەویش کەمنی کردا ناوی کاسپەر بوو ساحێبی CTSیش ناوی گۆڤەند بوو لەو کە پۆستی خراپیان دەکردووە و شتانە لەوێش ئەمە متابعە بین چەند هەزار متابعە چێ بوو کچی ڕسمی کچی خەڵکی بڵاو دەکردەوە و خەڵکی تادید دەکرد و پارەی لە خەڵکی وەردەگرت و محاولەی خراپی خەڵکی دەکرد و ڤیدیۆ و شتی پۆست و تاکیدم ڕۆژێک لە ڕۆژان کۆمە دەستبەستە گیراینە لەسەر ئەو ئیشە خراپەین بوو وانگۆ شتاوانتان هەیە تاکیدم ڕۆژەکەر دەگیرێت. ئەو گروپە بەهۆی کردەوە نەشیا و نامرۆڤانەکەیانەوە بووەتە هۆی ڕوودانی چەندین حاڵەتی خۆکوشتن و جیابوونەوە و لێکترازانی خانەوادە و تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و بڵاوبوونەوەی بەدڕەوشتی و هەروەها ترس و دڵڕاوکێ لە ناو خەڵک. ئەو کەسە بوون کە قسەم لەگەڵ گۆڤەندی CTS کرد ڤیدیۆیەکی لەسەر من بڵاو کردەوە و لە ڤیدیۆیەکەی باس ئەوەی کرد کە ڤیدیۆی نەشیاوی جەنابەت بڵاو دەکەمەوە دەبێ چاتم لە بۆ بکەی و تەلەفۆن لە بۆ بکەی و بۆ قسەم لەگەڵی کرد پاشان لە بەرامبەردا گوتی دەبێ بچی فڵان شەخسم لە بۆ تەسویر بکەیت باڕۆکیش تەسویرەکەم لە بۆ ببینی ئەگەرنا ئەمن شتەکانەکەم بڵاو دەکەم بوون گۆڤەند باسی ئەوەی کرد کە گوتی ئەمن دوێ ئەو شتانە دەکەمە تا کچی خەڵکی لە باز لە کوڕی خەڵکی بینن مەسەلەن شتی قۆڕ بە یەکتری نەکەن بەرامبەر یەکتری نەکەن
بەس ئەو شتە دوورە لە ڕاستی ئەو فی سەبیلی ناوزڕاندن و ئەو شتانی هیچکە لە گۆڕێنە و چەند برادریشن کە ڕسمیان بڵام کرایەوە باسی ئەویان کردێتە خۆیان دەستێنن و چەند کەسیش بوویتە قوربانی چەند ژنمێریش یەکجیا بوونەوە ئەو سەبەبی هەموو شتانە لە ڕێکەوتی 19/8 لەسەر گروپەکی لە تیلیگرامی بوو کەوتمە ناو گروپەکی کە تەشیرات پێکردن بوو بە ئافرەتی لینکەک بوو چوومە ناوی تەمەشام کە ڕەسم و شتی ئافرەتی بڵاو دەکرایەوە لە بن هەر پۆستەچیش ناوی نەفەرەکان دەنووسرا و مۆزوعەکە بە ڕوونی باز دەکرا و ناوی شخصەکەش دەنووسرا کە پۆستەکەی دەکرد گۆڤەند وایە ناوەکەی دەنووسی گۆڤەند CTS کاسپەر وایە دەنووسی کاسپەر CTS ئەو گروپە لەلایەن چەند کەسێکیەوە بەڕێوە دەچوو یەک لەوانە کە ساحێبەکەی بوو گۆڤەند بوو ئەندامەکانی تکەش کە ئادمین بوون لەوێندەر دەستیان لەناوە بوو کاسپەر بوو شعبان بوو و لیۆ بوو ئەوانە مەلەفی خەڵکیان بڵاو دەکردەوە و لە بەرامبەر ئەوەی ئەگەر بدویستە پۆستەکی دلیتکەم پۆستەکی ڕۆژکەنەوە داوای مەبلەغە پارەیان لێ دەکردی یان داوای چەند ڕەسمەکی تکیان لێ دەکردی ئافرەتی هەر دەستان ئەو ڕسمانەشان دیسان بڵاو دەکردەوە کە پارەکەشیان وەردەگرت هەر بڵاویان دەکردەوە یعنی بە هیچ نەوعەکی ئەوان ڕانەدەوەستان پەیوەندی تەلەفۆنیشم لەگەڵ گۆڤەندی هەبوو و لەگەڵ کاسپەریش هەم بوو لەمە ئێستا من لێرانەمە لەسەر ئەوەی ئەوەندە لەناو گروپی لەگەرە بۆ قسەم کرد ئەنگۆ نەجیران ئەمن جیرایمە ئەمن لێرەمە سبەی دووسبەی ئەنگۆش دەجیرێن من تەنها سەمان لەمەوبەر گروپێک دانرابوو کە چوون تەمەشای ئەو گروپەم دەکرد و هەروەهانە کەسێک سەرۆکی ئەو گروپە بوو کە بەناوی گۆڤەند CTS بوو کە دادەنووست ڕسم و ڤیدیۆی خەڵکی بڵاو دەکردەوە زۆربەی کچەکان و کوڕەکان و هەروەها کە چەندەها کەس و چەندەها کەس بوونەتە قوربانی ئەو ڤیدیۆیانە و ئەو ڤیدیۆیانە لەڕێی چەند کەسێکەوە بەدەستی دەکات و هەروەها ئەو شتە وەکو زنجیرەیەک لێ هاتووە کە گۆڤەند هەڕەشەی دەکرد دەیگوت ڕسم بڵاو دەکەمەوە یان دەبێت تۆ بەرامبەر ئەو ڕسمە ڤیدیۆ لەبە بکەیت یانش دەبێت مەلەفی هاوڕێکات لەبەم بێنێت هاوڵاتیانی بەڕێز لە دەمی قوربانیان ببیستن کە گۆڤەند و گروپەکەی لە بەرامبەر بڵاو نەکردنەوەی وێنە و ڤیدیۆکان داوای چیان لە قوربانیان کردووە و چۆن ناچاریان کردوون بە ئەنجامدانی کردەی نەگونجاو كيسي جوجل CTS كالتي درو كلابهاوس يندرو برنامج مكانتينا كارسو فيديو تيجي علينا واشتاني بلوغ كردم لا نهار رمضان يبوتو منو برنامج وكو تمشام كردو كونتاكت من درس كركو شتاكي نورمال كهاتب زانم تشيا كارسن خويلة بمن بنيريتن أو شي شتاكي نعرف من لكن بيتم كوبالكا وداي سيكسي لكتان ذاكر بالملف برسم بكاميرا كملفي كتاك لكن قريبة دبايا كاميرا اللي بذكر دبايا تبرك بين الشام ذاكر وريكورد بكربا سيني كفيديو كبير كاكسين الشعر كذا ذاكرا أو فيديو وأقدر أكتش يعني أقرأ أقل مذاهب بلا ذكرتها وأقدر أكتش كريز ملفك نبايا دبا سيلا دبا كان خوي بكاتن ملفي أون بكاتن كلا بوغوبان CTS بنيريتن وشي كبالدك لكني بيتن أوش بلا بكاتا أو أقدر أكتش ملفي نبايا دبا برادري كاني بقى راكاوي ملفي هبايا لبا أقرأ بنيريتن حتى لكنا خوي داينا بايا وشي بالدك بكاري بنيريتن ورسم وروتو فيديو نشاي بكاتن بلاي بلا كاتا نا بينزي مانجي بينزي 2020 لنوع رمضاني جروبك هبو لروي برادركم سمنا أو جروبي لويدر كاسبر مناسي وباشان خوجة چان كوبت حتى نا أو جروبي تكسك لنا أو جروبي بو رسمي برا كردنوا نايم نشي كدا نفسيبو لو كاتب بيندي في وقت كجوبند مناسي رسمي من برا كردنوا بس دواي كأني شارزي من بو رسمك يروش كردوا ولا باش نجيبو برادرم گۆڤەند پیجێکی هەبوو بە ناوی CTS تەنها مەلەفی خەرچی لەبراوە کردەوە و ئەو کەس ئەو چیژانەی کە ئەکەتە بەدەستی هەر شتێکی لەکن بە یانەوەتە ڤیدیۆی پێکرد یانەوەتە ئەگۆ مەلەفی 6 کەسی ئیم لۆبینە ئەمن یەکی نوێی 2021
بە تۆمەتی ئەوەی لە کافرەکانی هەولێری بە تۆمەتی ئەوەی کە گوایە ئەمن گۆڤەندم ئەمیان دەست بەسەر کرد بەڵام پاش لێکۆڵینەوە دەچوو کە ئەمن گۆڤەند نیمە سەلمانم کە ئەمن گۆڤەند نیمە. هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ناسنامەی گۆڤەند و چەند هاوکارێکی تریشی لامان ئاشکرایە کە لە دەروەی وڵاتن و تیمەکانمان لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی لە ڕێگەی پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆل دەستگیریان بکەن و بیان گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و بدرێنە دادگا و بەپێی یاسا بگەنە سزای تاوانەکانیان. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان بە تایبەت گەنجان دەکات کە وریاتر و هۆشیارتر و چاوکراوەتر بن و خۆیان لەم جۆرەدا و گروپە گوماناویانە بپارێزن. بەڵێنیش بە خەڵکی خۆشەویستی کوردستان دەدەین کە هەموو هەوڵ و توانای خۆمان دەخەینە گەڕ بۆ بنبڕکردنی ئەو دیاردە نامرۆڤانە و دژە بەهایانە لە هەرێمی کوردستان. بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین چەند کەسێکی هەلپەرست و بەدڕەوەشت ببنە سەرچاوی هەڕەشە بۆ سەر گەنجان و ئاسایشی کۆمەڵایەتی و ژیانی هاوڵاتیان و بە هێزی یاسا ڕوبەڕوویان دەبینەوە و بە دڵنیاییەوە بە سزای خۆیان دەگەن.